ئەوەی لە گوندی پەڵکانە ڕوویداوە هەڵەیەکی خێرا و بێپاسا بووە. ئەوانەشی لەو بارەوە قسە دەکەن پێویستە وریا و ورد بن و ئاگاداری واقیعەکە بن. لە پارێزگاوە جگە لە شتی یاسایی هیچ ئاڕاستە و بڕیارێکی نایاسایی لەو بارەوە دەرنەچووە. ئەوەش کە ڕوویداوە هیچ بڕیارێکی وا لای ئێمە دەرنەچووە. تا ئەم ساتەش هیچ کێشەیەک لەگەڵ خەڵکی ئەو ناوچەیە لە ئارادا نییە. لە گوندی پەڵکانە خەڵکانی سەر بە عەشرەتی شەمڕ دەژین و شوێنی لەدایکبوونیان و مادەی سەوچلی دەسوور نایانگرێتەوە. بە شێوەیەکی یاسایی مامەڵەمان لەگەڵ بابەتەکە کردووە. گرێبەستەکان تا ئێستاش بەرکار. دادگاکان گرێبەستەکانی سەوحەڤەی لە تەواوی عێراقدا گەڕاندووەتەوە کە تایبەتە بە چاکسازی لە بواری زەویە کشتوکاڵەکان کە لە ساڵی هەفتاکان دەرچوو و ئێستاش لە دادگاکان کاری پێ دەکرێت کە ڕێوشوێنەکانی مادەی سەوچل نانگرێتەوە. ئەو خێزانانی شەمڕ هەمویان گرێبەستی سەوحەڤەیان هەیە. ئەوەی ڕووی داوە ئەمەیە لە پەڵکانە 13 خێزان هەن، 7یان لە ئێرانن لە مەهاباد، 2یان لە مەخمورن، 2 لە هەولێرن، پێناسی کەرکووکیان نییە، 4 خێزانیشیان لە سووریان. لە گوندی پەڵکانەیە کاوڵاتیشی تێدا نییە کە خەڵکی کەرکووک بێت یان خەڵکی دووبس یان خاوەن موڵک و زەوی بێت. ئەوانە چەند ساڵێکە زیادە ڕۆییان کردو و دەستیان بەسەر خاک و موڵک داگرتووە. خانووەکان هیچ خاوەنی بنەڕەتی خۆیانن کە بەڵگەی تاپ و بەڵگەنامەیان هەیە. هەموو خانووەکانی گوندی پەڵکانە خاوەندەرێتیان بۆ خەڵکانی عەشرەتی شەمڕ دەگەڕێتەوە. هەمویان بەڵگەی لەدایکبوونیان سەرگەڕان و دبزە و هیچ پێناسێکی دیکەیان نییە.